شەوی ڕابردوو یەکێک لە بازاڕە گەورەکانی قەیسەری هەولێر بە ناوی بازاڕی سێبیران ئاگری گرت. بەم هۆیشەوە تەواوی دوکانەکانی نێو بازاڕەکە سوتان. ئەم بازاڕە شوێنی فرۆشتنی جلوبەرگ و بۆن و سوپرا و جانکاریش نام بووە بە تاک و بەکۆ. بەهۆی بوونی ئەم کەل و پەلانەشەوە دوای سوتانی یەک لە دوکانەکان نەتواندرا کۆنتڕۆڵ بکرێت و ئاگرەکە تەشەنەی کرد و تەواوی دوکانەکان سوتان. لە قاتی خوارێ لە دوکانێک لە دوکانەکان کارەبا مۆلی دەبوو ڕئیسیاتەوە کۆنتاکتەرەکە لێکیدا شۆتی کارەبای دروست بوو دوکانەکی گچکە بوو بەڵام کارەبایەکە تەقی کە تەقی ئیدی تەشەنەی کرد لە هەموو دوکانەکان ڕۆی نزیکەی 400 بەسەرەوە 400-500 دوکانیش دەبی بە شێوەی عام مادیەنیش زۆرە ینی ناژمێردرێ هەر دوکانێک ئێستا بە نمونە ئەگەر بای 50 دەفتەر ئەشیای هەبی 50 دەفتەریشی مەخزەم بووە کە هاتین یعنی کەلچەوەی نەبیت قوتارکردنەوەی ئاگرەکە لە ناو دوکانی ئێمەشدا بوو زەرەرەکەی مشتەقریبا نزیکەی دەفتەرێک 80 وەرەقە ئەو دەورەیە یعنی حدودی ئەوەندەیە ئەوە کەمترین زەرەرەکە من دامنایە. کارمەندانی بەرگری شارستانی هەولێر لە دوای کەوتنەوەی ئاگرەکە گەیشتنە شوێنی ڕووداوەکە توانرا لە سەعات 5 بەیانیدا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن بەڵام بەهۆی دووبارە ئاگرگرتنەوەی بەشێک لە جلوبەرگەکان بۆ چەند جارێک ئاگرەکە دووبارە تەشەنەی سەندەوە. کاسبکارەکانیش لەبەر ئەوەی ئێمە نزیکین لە ڕۆژانی جەژن دیارە کاڵا و شتومەچێکی زۆریان هیناوە وەکو کۆگایەک شوێنەکانی خۆیان بەکارهیناوە هەروەها لە سەربانی قەیسەری و لە پێش دوکانەکانی خۆیان وەکو کۆگایەک ئەو کاڵانەیان هەموو لەوێ کۆ کردیتەوە ئەوەش بوویتە یارمەتی دەرێکەوە ئاگرەکە بەو شێوەیە زۆر بی و تەنها بازاری سێبیران ئەستایە زۆریش دوکانەکان ڕزگار کراوە بەڵام خۆشبەختانە منمەتوانی کە لەبەر ڕێگریەکەی زیاتر ئەوە بوو لە هەموو مەمەڕەکان موادێکی زۆریان خەسن کردووەدایە ناوە ئەو بۆتە ڕێگر بۆی تیمەکانی بەرگری شارستانی بتوانن کە کۆنتڕۆڵی ئاگرە بە زووتری کار بکەنەوە. لەسەر هۆکاری کەوتنەوەی ئەو ئاگرا قایمقامی هەولێر گوتی تا ئێستا نەزانراوە هۆکارەکەی چییە و لێکۆڵینەوە لەو بارەیەوە دەکەن. لەسەر قەرەبووی خاوەن دوکانەکانیش وتی ئەوە پەیوەستە بە توانای دارایی حکوومەت کە قەرەبوویان دەکەنەوە یاخودنا. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.